سەلاحەدین بە تێگەیشتنێکمان هەبێت. سەلاحەدین کێ؟ سەلاحەدین پەرتووک لە سەردەمی حکمی ئەیوبیەکانە نووسراوە، تاریخ دەولەت الئەکراد، مێژووی دەوڵەتی کوردان، واتە دەوڵەتەکە لە سەردەمەکە بە دەوڵەتی کوردان ناسراوە. ئەمە ئێمە کێشەکەمانەوە لە سەدەی 20ەما عەرەبی سونی لەسەر سەلاحەدین نووسێ، ناسنامەیەکی عەرەبی سونیان، یعنی ئێمە لە چاوی عەرەبەوە سەلاحەدینە ناسین، خۆمان لێ کۆڵینەوەمان لەسەر نەکرۆ. سوپاکەی سەلاحەدین عەرەبیتیانە، عەرەبیتیانە، هەر بۆی بزانی سوپاکەی سەلاحەدین یا کووردە و تووشیشی بەکارهێناوە، تورکەکانیش یا تورک بوون کوردیشیان بەکار، ئەمە هەوڵی سەردەمەکەی، بەڵام عەرەبیتیانە. ئەڵێ وڵا خزمەتی ئیسلامی کاکە سەلاحەدین ئیسلامی لە خزمەتی دەوڵەتێکی کوردیا بەکارهێناوە. من پێ دەڵم کە چۆتە میسر هاتووە بۆی باگربێنی پێشینەی سەلاحەدین. سەلاحەدین باو باپیری لە ئازربایجان و هاتوونەتە بەغا و دوایی بۆ تکریت، لێەوە بۆ سووریا لە تکریت لەدایک بووە، لێەوە لە سووریاوانە دوایی کچوونەتە میسر، سەربازێ بۆ لەگەڵ مامی لە میسر، لەوێەوە وردەوردە ئیمپراتۆریەتەوە لە میسرۆ دروستکەی وردەوردە بەرەو کوردستان بێ شارە کوردیەکان زۆربەی بگریتەوە، شارە زور و هەولێر و مووسڵ و مەیفارقین و لەمە کورتتر چیت ئەوێ لە دەوڵەتێ لە میسرەوە دەست پێ بکەی لە ناو میسرا تۆ بیتەوە بەرەو خاکەکە، بەرەو دوایی مناڵ و کەسوکارە وردەوردە بەرەو ئازربایجان وڵاتی خۆشیان ڕۆشتن بۆ ئاراستەیە. ئێستا کە تۆ لە سەدەی 20ەما هاتووی لە چاوی عەرەبەوە سەلاحەدینە ناسی، فلیمە عەرەبیەکان سەلاحەدینیان بە تۆ ناسیوە، ئەمێ سەلاحەدین هات قازیەکی کوردی هەزەبانی لە هەولێرەوە بردبووە میسر بۆ ئەوەی ئەو وەختە زۆرینەی کوردی موسڵمان شافعی بوو، مەزهەبی شافعی بەکار بێنێ، چۆن فارس زۆرینەی کە شیعەیە هەندێک کوردی شیعە، بەڵام زۆرینەی فارسیعەیە بەکارێنێ بۆ داکۆشی لە ناسنامەکەی، ئەویش هەچی زانای شافعی بووە کورد بووە، مفتی شافعی لە مەکا کورد بووە، لە سووریا کورد بووە، ئەمیش هەمان مەزهبی سوێتی پسەپێنێ بەسەر میسرا. ئەمە بەکارهێنانی دینە بۆ خزمەتی دەوڵەتەکەی کە بە دەوڵەتی کوردی ناسراوە. لەژێر سای سەلاحەدینە کورد ئەو پەڕی بەهێزی بینیوە، بوژانەوەیەکی گەورەی کەسایەتی و شاعری کورد، 6 شاعر لە هەولێرەوە براوە بۆ دیوەخانی ئەیوبیەکان، گۆرانی بێژ لە هەولێرەوە براوە بۆ دیوەخانی ئەیوبیەکان، تەنانەت نەوەی سێمی ئەیوبیەکان کە لە یەمەنی مەلیکی یەمەن بووە پێشەوەی بمرێ لای کوردێکی هەولێری لە مەککە، ئەڵێ لا تۆ بمنێژن کە مردم وەسێر لایەوەکە، بنە ماڵێکی کورد بە کوردی قسەیان کردووە، دەوڵەتەکان پێی وتراوە کوردی ویسیوانە بەرەو کوردستان هاتوون، هەموو کوردستان ئەم دەوڵەتە کوردیە گەورەکەن. ئێستا ئەمڕۆ تۆ عەرەبی پێی ناسانووی تو ناسنامی عەرەبیاوەتێ، من ئەو ناسنامەی لێسەر وەڵام کاکەم دەوڵەتە کوردی بووە. ئەمە لە 20 ساڵە ئەم مێژوە شێواوە و ئەم سەلاحەدینە عەرەبیە بێمە ناسرایناوە. بەداخەوە سەلاحەدین وەکوتم گەورەترین سەرکردێ لە جیهانە وەکو مرۆڤ، ئەگەر کوردیش نەبێ مرۆڤایەتی ڕێزیەکرێ، دانتی بەیەکێ لە گەورەترین کەسی غەیرە مەسیحی دایناوە. یعنی ئێمە بۆ کەسایەتیە کە لەو پەڕی دەسەڵاتە لێبوردەیی کە ئەو پەڕی شارستانیەتە، مرۆڤێکی بۆ بەمانای مرۆڤ ئەگەر کوردیش نەبێ هەر ئەبێ ڕێزی بگرین. بەداخەوە ئێمە کاگوشار ئێمە لە چاویلکەی عەرەبەوە سەلاحەدینە ناسین، بۆیە وەکو عەرەبێ ناسانیوانە پێمان، بەڵام بنە ماڵێکی کورد دەوڵەتێکی کوردیان دروستکرا، هاتوونەتەوە ویستوانە مەزهبی کوردی سوود لێوەرگن لە دین بۆ خزمەتی دەوڵەتەکەیان، ویستوانە کوردستان ئەو ناوچەی ژێردەسەڵاتی کە بە دەوڵەتی کورد پێناسە کراوە سنووری دیاریکراوی هەبوو، ئەو سنوورەکەی بەڵێ سنووری دیاریکراو لە پەرتووکەکە مایبینی لە میسرەوە هەتا هەموو سووریا تا مووسڵ تا بەشێکی کوردستانی باکوور و بەشێکی کوردستانی باشوور وردە دوای سەلاحەدین لە هەوڵی فراوان بوونی بان بەرەو ئازربایجان بەرەو باکووری کوردستان هەمووی بگرنەوە. ئەمە هەوڵی ئەو دەوڵەتە بووە. ئیتر ئێمە بۆ گلەی لە پیاە بکەین لە سەربازیەوە ئیمپراتۆریەتێکی جیهانی دروستکەی ببی بە ناسراوترین و دەوڵەتەکەت لە وڵاتێکی بێگانەوە بێتەوە بەرەو خاکەکەت، دەوڵەتەکەت لە سەردەمی خۆیان بە دەوڵەتی کوردی ناسراوێ و چەندین سەرچاوەی تریترم هەیە، ملوک الئەکراد مەلیکەکانی کورد
ئیترمە بڵێ چی لە سەدەی بیستەما عەرەبی سوننە کەسی نەبینی لە مێژووی ئیسلامە هێندەی سەلاحەدین مەزن بوو هات ناسنامەکەی دزی و بەرجێکی عەرەبی کرد بەبەرە ئەمە دزینەکەیەتی سەدام ئەیویست لە سەلاحەدین بچێت چۆ کەسێ نەبوو نمونەیەکە حەسکا لێی بچێت لە سەلاحەدین مەزنتر ئەمەیە کێشەکانی ئێمە لە چاویلکەی خەڵکەوە خۆمانە خوێنین